6 ساڵ لەمەوبەر و لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە ڕۆژی نوێی کانونی یەکەمی هەموو ساڵێک و بە بەشداری 193 وڵات با ڕۆژی جیهانی یادکردنەوە و ڕێزلێنانی قوربانیانی جینۆساید دیاری کرا. لەم ڕۆژەدا ژمارەیەک لە ڕێکخراوەکانی بواری ئەنفال و چالاکانی بوارەکە لە قەزای چەمچەماڵ لا بەیاننامەیەکیاندا نیگەرانیان دەربڕی لە بەرامبەر ئەوەی کە دەیان بکەری جینۆسایدی گەلی کورد ئازادانە ژیان دەگوزەرێنن و ڕێزیان لێدەگیرێت و بەشێکیشیان لەلایەن حزبە حکومڕانەکانەوە بە موچەیەکی شایستە خانەنشین کراون. لە کاتێکدا یادی ئەم ڕۆژە دەکەینەوە بەداخەوە لە کوردستان و عێراقەکەی ئێمە سەدام بکەری جینۆساید و ئازادانە دەسوڕێنەوە، پشتیوانی دەکرێن و لە مەراسیم و بۆ نەگشتیەکاندا دەردەکەون و پلەپۆسی گەورە وەردەگرن و پرسەی شاهانەیان بۆ دەئەندرێت بۆ ئەوەی ڕێز لەم بڕیارە جیهانیە و قوربانیانی جینۆساید بگیرێت و کەرامەتیان پارێزراو بێت. پێویستە دەست بەجێ تاوانبارانی دادگایی بکرێن و ئەوە گەڕانەوەی ڕێز و کەرامەتە بۆ قوربانیانی جینۆسایدی گەلی کورد. بۆ ئێمە وەکو بەشێک لە ڕێکخراوەکان و چالاکوانانی ئەو بواری ئەنفال داوا لە حکومەتی هەرێمی کوردستان و عێراق دەکەین ئەم ڕۆژە بە فەرمی بناسێن و بکرێتە ڕۆژێکی تایبەت. بەیاننامەی یەکێتی نووسەرانی جینۆسایدی کوردستان. لە لایەکی دیکەشەوە بەشێک لە ئەندامانی دەستەی باڵای یەکێتی نووسەرانی جینۆسایدی کوردستان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا باسییان لەوە کرد تا ئەم ساتە وەختە گەلی کورد لە ڕۆژهەڵاتی ناوڕاست مەترسی کۆمەڵکوژی لەسەر ماوە. هەر بۆیە پێویستە لەسەر کۆمەڵی نێودەوڵەتی بەکردار ڕێز لە واژووی سەر ڕێکەوتنامەکەیان بگرن و هەوڵی جددی بدرێت گەلی کورد بە هەموو پێکهاتەکانیەوە لەژێر هەڕەشەی تاوانی نێودەوڵەتی دەرباز بکرێت. لەو مێژووە تا ئەم ساتە وەختە گەلی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەترسی کۆمەڵکوژی لەسەر ماوە. لە سایەی ئەو ڕۆژە جیهانیە و چەندین پرۆتۆکۆڵ و ڕێکەوتنامەی تری جیهانی پرۆسەکانی قەرکردنی کورد ئەنجام دران. لەبەر ڕۆشنایی یاسای نێودەوڵەتی پێویستە کۆمەڵی نێودەوڵەتی بەکردار ڕێزدەواژووی سەر ڕێکەوتنامەکانیان بگرن و هەوڵی جددی بدەن گەلی کوردستان بە هەموو پێکهاتەکانیەوە لەژێر هەڕەشەی تاوانی نێودەوڵەتی دەرباز بکەن. جینۆساید تاوانێکی نێودەوڵەتیە، ئەرچی کۆمەڵی نێودەوڵەتی و نەتەوەیەکگرتوەکان و ئاژانسەکانێتی بەوردی چاودێری دۆخی کورد لە ناوچەکە بکەن و پارێزگاری لێ بکەن. لە ڕۆژی جیهانی یادکردنەوەی قوربانیانی تاوانی جینۆسایددا و دوای زیاتر لە 33 ساڵ لە ئەنجامدانی ئەو تاوانە تا ئێستا نەکەر نەتوانراوە کەیسی جینۆسایدی گەلی کورد لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە لەسەر ئاستی جیهان بە جینۆساید بناسێنرێت، بەڵکو لەسەر ئاستی ناوخۆش کە سوکاری ئەنفالکراوان هاوشێوەی هاوڵاتیانی دیکەی هەرێمی کوردستان جیرۆدەی دەیان کێشە و گرفتی جۆرا و جۆرن. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.